لە زنجيرە دەرسی ڕەوتەوانێتی ئەم جارە باس لە خاڵێکی تر ئەکەم بۆ ئەو برا بەڕێزانەی کە خۆیان بە ڕەوتەوان نەزانن. ئەمە دەرسی سێهەم یا بیرخستنەوەی سێهەم. دوایەوەی کە باسمان لەوە کرد کە ڕەوتەوانێتی خۆی چییە تاکو ببی بە ڕەوتەوان، پاشان باسمان لە بازنەکانی کارکردنی ڕەوتەوانێتی کرد کە چۆن خەڵک کەسبەکەی تو ئەی خەیتە ئەوێ، چۆن لە خۆتیان نزیکەکەیت. و ئەم جارە دێم باز لە نقطەیەکە مەڵێم چۆن متمانە بە یەکتری بکەین. گومانتان لەوە نەبێت کە لانی کەم تەسەورەکەم 20,000 کەس ئێستا خۆیان بە ڕەوتەوان نەزان و ئیشیش لەسەر بەرنامەکانمانەکەن، بەڵام ئەمانە یەکتری ناناس. نزیکترین کەس لێوە لە ئەشێ لە گەڕەکی خۆیانە، بەڵام ناتوانێت متمانەی پێ بکە. هەردووچیان ڕەبتن بە منەوە، من بە هەردووچیان ئەڵێم وا بکەن، بەڵام بە یەکتر پێیان ناڵێم یەکتری بناسن لەبەر بارودۆخی ئەمنیەتی خۆیان، چونکە خۆیان هێشتا بە حەزەرن. بەڵام هەندێک کەس لەوان پەیوانی ئەو حەزەرە لە شوێنی خۆیان بێ ئەوەندە ئەڵێن ناجاکە ئێمە هەموو شتێکمان وەکو یەک وایە، ئەگەر ئێمە لە یەکتر نزیک نەبین ئەی خەڵکی کە چۆن نزیکە بین. لەبەرەوە پێویستە لە یەکتر نزیک بین و بۆی تواناکانمان وزە و هێزمان بەگەڕخین بۆی دوو کەسین ببین بە چوارین ببین بە 8. من لەم بیرخستنەوەی ئێستایە باز لەمە ئەکەم چۆن متوانە بە یەکتری بکەن ئێوە لە ناوخۆتانە. گومانی تیانێ طبعاً ئەوانە جاسوسە نێرنە ناومانەوە و ئاسایشە مراقەباکە و دەستگای پاراستنیانە، جیهازی دەستگای ئاسایشیانە یان زانیاریە یا هەر کەسێکی تر، هەر حیزبەکان خۆیان وەلحەسڵ ئەهلی ئیسلام بە شێوەیەکی گشتی خەڵک ئازان بۆی کە پێ بنن بە سەریانە هەتا ئەو ڕۆژەی هەڵەستینەوە بە حەول و قووەتی خوا. ئەو ئازایەتیشیان پێ ناهێڵین ئینشاءڵڵا. بەڵام مەرحەلەیەکەوە ئێمە سەبری لەسەر ئەگرین بە تاکید. ئێمە چۆن متمانە بە یەکتری بکەین؟ تۆ کەسێکە بینی نزیکە لێتەوە، چۆن ئەتوانی وای لێ بکەی متمانەی پێ بکەیت و ئەویش متمانە بە تۆ بکە و باس و خواسەکانتان لای یەکتری بکەن بێەوەی بترسن لە یەکتری. تۆ ئەو برابەڕێزەی کە ناسیوتە 6 مانگ ڕەفتارێکی ئیسلامیانەی جوانی لەگەڵا بکە. ئێمە ئیسلامە گشتیەکەمان پێ موهیمە کە تۆ ڕەفتاری ئیسلامیانەی لەگەڵا بکەیت و مەسەلەی مزگەوت و هاتوچۆکردن و دوو قسەی خێر و خوتبە و فەیسبووکێک و یا کتێبێک بە دیاری ئەیدەیتێ یا خێرێکە پێی ئەگەێنی یان لە قوربانیکردنە گۆشتی بۆ ئەبێ یا بۆ دێنێ یان دۆستایەتیەکە لە ڕێگایەکە پیاسەیە میواندارێتیەکە 6 مانگ ڕەفتارێکی ئیسلامیانەی لەگەڵا بکەیت وردە بۆ دەرەکەونەوەیەتی ئەویش مادەی ئەویش چیە. تۆ خۆر تەبعا ناڕۆی 6 مانگ لەگەڵ هەموو کەسێکا وا سەرف بکەیت، ئەو کەسەی کە گومانت وایەکە نزیکە لە ئەفکاری خۆت و لە ڕوتەکە. 6 مانگ ڕەفتاری ئاسایی لەگەڵا بکە وردە ئەی ناسی زیاتر. خاڵێکی تر سەیرەکەی بزانانی ڕەنگدانەوەی ئەدەبیاتی ڕەوت لەو کەسەیە چەندە. کەوتم ئەدەبیات یعنی هەرچی شتێکە لە ڕەوتەکەەوە دەرەچێت یا هەرچی شتێکە مامۆساکرەکار بڵاوی کردوت. سەیرەکەم ئەم کابرایە و 6 مانگە ڕەفتارەکەم لەگەڵی ماشەڵا ئەو بەقەدەر من گوێی لە دەرسەکان بووە یا هیتری هەیە کە من نیمە. ئەنجا ئەو ئیستعدادی ئیمتیحانەکانی داوە، دووسێ ئیمتیحانی ئامادەیەکەی داوە بەزێ سەوازی لێناوە لەبەر مەشغەڵەتی ئیشی دنیا و ناپەڕژێتە سەری. کەوابوو لێمانەوە نزیکە تۆ لە مەدای 6 مانگەکەیە. ئەنجا ڕەنگدانەوەی ئەدەبیاتی ڕەوتەکەی چەند لەسەرە هەستت پێ کردووە کەوابوو لە خۆتەوە نزیکە بەتەکی. ئەنجا ئەکەویتە مەرحەلەیەکی تر لەگەڵی بانکی هێشتی تاکە کەسی لەگەڵیە کە پێوترە ئەدعوە الفەردیە. هاتوچۆکردنی تەنهایی پەروەردەکردنێکی قەنەعکردنی یا قەنەعەت پێکردنی بەوەی کە ڕەوتەکە کۆمەڵکاریەکی ئیسلامیانەی منهەجی واقعناسی خاوەن فکری سیاسی و ئەقڵ پێشکاو کە تۆ وردە ئەیگەێنیتە ئەم قەنەعەتە دەیتە سەر بازنەکانی خێتە بازنە یەکەوە یا دووە یا سێ. ئەمەش دیسان شتێکی زەروریە وەکو بیرخستنەوە پێم وتنەوە لەوەی کە یەکەم بەدگومان مەبە لە هەموو کەسێ بە قسەی ئاسایشەکەن کە ئەگەر گرتیشیانی بۆ تەحقیق و دوای هاتیتە دەرەوە گومان لە خەڵکەکە مەکە، گومان لە مۆبایلەکەی خۆت بکە. ئەشێنە مۆبایلەکەی خۆت و معلوماتەکەیان وەرگرت جویان لێگرتوی یان لە بەرامبەرەکەش بەڵام خۆتۆ یەقینت نییە، لەبەر ئەوە گومان مەخەرە شوێنی یەقینەکە. یەقین برایەتە دینیەکەی کە لەگەڵی هات و پاشان ئەگەر فەرەز ناواژ بوو بێ باشە هیچێکیان گرت و لێیاندا و زەعیف بوو ناوی تۆش و یەکدوانێک کەشی وتبوو ئەخرە مەخۆ نابێ بە برایەتە دینەکەی لێ بکەینەوە، ئەبێ هەڵی گرینەوە جارێک کەم حاولەی لەگەڵ بکەینەوە بۆی تەشجیع بێتەوە لەسەر دیندارێتەکەی لەگەڵ ئێمەش نەکەوێتە ڕێ، بەڵام
منعزل نەبێت دوای وردە وردە شەیتان دەرەقەتی بێ و بیخۆ خۆمان محاولەی ئەوە بکەینەوە کە یارمەتی دەری بین بەوەی دیسان هەستێتەوە جارێکی و برای بە ڕێزی واشمان هەیە بەخوا هەموو ئازار و تەعزیب و مەعاناتەشی چێشتووە و هاتۆتە دەرەوە هەفتەی یەکەمیش پەیوەندی کردوتەوە بە خەڵک برای واشمان هەیە 7 ساڵیشە بەر بووە نەیتوانی و پەیوەندی بکات هەر بە غێر مباشریش پەیوەندی بە خۆمانەوە بکات هەموو نەوەیەکی تایە خەڵک هەموو بەشەر هەموو نەوەیەکە لەبەرەوەی ئێمەش زۆر بە چاوێکی قەدر و احترامە بڕوانینە ئەو کەسانی تر کە لە بەرخاتی خۆی پەروەردگارە گیرێن کەوا بوو یەکەم دردۆنگ مەبە بەدگومان مەبە بەرامبەر بە خەڵکی لە نەتیجەی ئەوەی کە ئاسایشە دەستگایەکی سیخوڕی و ئەلمانی یان لادینیە گوای پێوتویتەوە بۆی بتخاتە سەر گومان چونکە ئەوانە نوامان لێکن کە گومانمان بۆ یەکتر گومانی باش نەچێ هەموو لەسەر مستەوای جەمعی مەسەڵەن کابرای کۆمەڵ وا لێکن متمانە بە مەدخەلیەک نەکا مەدخەلیەکان کۆمەڵ مەدخەلی والەیەکەن کە متمانیان هیچ لەسەر دیندارەتی یەکگرتو نەمێنێ کابرا یەکگرتو والەیەکەن حەقی بەسەرەوە نەوێت کە فکرێکی جیهادی هەیە دوورەکەونەوە لە یەکتری دژمن ئاوا پەرتەوازەی کردوون و دەرەقەتی هەمومان دێ ئەجونە هەر هەموو حیز بە ئەلمانەکان کۆکەیتەوە ناکاتە ژمارەی نوێژخۆنەکانی مزگەوت لە ڕۆژی جومعە لەبەرەوە من واتە سەورەکەم یانی ئەبێ یەکەم ئەم بەدگومانیمان بەرامبەر بە یەکتری کەم کەینەوە ناژڵم بە حەزەر نەبین بە حەزەرە بین لە یەکێکە زانیمانەوە کابرا خۆی بادا پێوەی لای ئێمە خۆ ئاسایشەکان وانی تر سمێڵ بابڕم خۆیان فشەکەنەوە کو چۆن جاران ئەمنی بەعز دەماچکەی خستە سەر سمتی و لەولا شاقلی چاکتەکەشی لا دەبۆی خەڵک بیبینێ یان لە چاخانەی لە شوێنێکی تاریک دانیش عینەکی ڕەشیشی لە چاوە کرد هۆی خەڵک سەیری چاوی نەکەن بزانن لە چووە خەڵگە بینی ئێمانە شەروان هەوێکەیت پیشانەدا ئەڵێ وا پێت دەڵم هاگەر لە خۆت بە داعش و مەعەش نەبی ئاوەتە من ئاسایش ئەمان کەرام جێلە هەر هیچ شتێکی لابازمە هەر ڕەفیقایەتیشی مەک لە کۆڵانێکەوە تۆ بچۆرە کۆڵانێکی تر ئێمە باسمان لەو کەسانەیە کە هەستیان بۆ کۆمەڵکاریەکە ئەجوڵێ حەزیان لە کۆمەڵکاریەکەی معجیب یا سەرسامیشن بە ڕەوتەکە یا بە مامۆستاکرەکاریان بۆ ئەدەبیاتانی کە بڵاومان کردوونەوە لەبەرەوە نابێ ئەم ئەسڵە چاکە بە بەدگومانی لە دەست دەین پاشان هاتوچۆکردنی لە مەدای 6 مانگای هەموو شتێکمان بۆ یەکتری بۆ دەرەچێتەوە دڵسۆزین و ئەزانین بە خەمی یەکترەوەن و برایەتێکی دینیە پارێزین و یەکتریمان خۆشە ئەنجا کەوینە سەر ئەو داعوە فەردیە تاکە کەسێکە دوایش دەتوانین بخین ئەو بازنانەوە ئیشیان لەسەر بکەین و لەگەڵ ئەمەشا تەبعاً تۆی ناسێنی بە کەسانێکی تر مەسەڵەن تۆ هەر خۆت نابی و کاتە ئەمە بەسمە ئەگەر خۆت لە شوێنێک بووی بەتەنیا ئەوا ئەبن بە دوان ئەوا ئەبن بە چوار بەڵام ئەگەر خۆت لە شوێنێکی و تۆ پەیوەندیشت لەگەڵ من هەیە لەگەڵ برایەکی تر هەیە لە خواروتر لەولاتر پەیوەندەکان لەگەڵ ئەوانی شەڕاوێژەکەی تۆ زیاتر دەتوانێت یارمەتی دەرت بێ و تێتگەێنێ ئینشاءالله خوای پەروەردگار ئێمەشی وەسەلامەت سەرکەوتووکە وەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.